پردێکی پەڕینەوەی گەورە و هاوچەرخ لە هەولێری پایتەخت بەڕووی هاوڵاتیان و قوتابیاندا کرایەوە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوەیەکان سڵاوتان لێ بێت. ئەمڕۆ لە شاری هەولێر بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر و کۆمەڵێک بەرپرس و کەسایەتی و هاوڵاتیان و قوتابیان پردی پەڕینەوەی بەشە ناوخۆیی شەید شەوکەت شێخ یەزدین بەڕووی قوتابیان و هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکاندا کرایەوە. ئەوەی گرنگ و مایەی سەرنجا بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان و لە هەولێری پایتەخت پردێکی لەم شێوەیە گەورە و بێوێنە و هاوچەرخە دروست دەکرێت و بەڕووی هاوڵاتیان و بە دیاریکرایش قوتابیاندا دەکرێتەوە. جێی باسە دوای ئەوەی کە لە ماوەکانی ڕابردوو بەشێک لە قوتابیان گلەی ئەوەیان کردووە ناڕەزاییان دەربڕی و نیگەران بوون لەوەی هیچ پردێکی پەڕینەوەی سەلامەتی نییە بۆ ئەوەی ئەوان لەو بەری شەقامەوە بپەڕنەوە بۆ ئەو بەری شەقام. دوای ئەوەی پارێزگاری هەولێر هاتە سەرخەت بە هاوکات بە هەماهەنگیکردن لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بڕیاریاندا کە پردێکی بێوێنە و هاوچەرخی لەم شێوەیە بۆ قوتابیان دروست بکەن. پردەکە تێچووی پردەکە زیاترە لە 384 ملیۆن دینار و هاوکات درێژی پردەکە لەم بەری شەقامەوە بۆ ئەو بەری شەقام 6 مەترە و درێژی کۆی پردەکە زیاترە لە 200 مەتر. سەبارەت بە بەرزیەکەشی 6 مەترە. ئەمە بۆ یەکەم جارە ینی پردێکی لەم شێوەیە بێوێنەیە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراوی ینی لە هەولێری پایتەختدا دەکرێتەوە. لەمە دوا قوتابیانی بەشە ناوخۆی شەید شەوکەت شێخ یەزدین کە دەکەوێتە سەر شەقامی کەرکووک هەولێر دەتوانن بە ئاسانی و بە ئاسایی لەم پردا بپەڕنەوە و ژیان و گیانیان سەلامەت بێت. وەکەمیشە لە بوونیەت زانیاریەکی دیکە چاوتان لەسەر پلاتفۆرمە جیاوازەکانی پایتەخت میدیا بێت.